خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ دوایین تەور و گفتوگۆی ئەمڕۆژمان تەورێکە پەیوەستە بە هەمومانوانی کە ئۆتۆمبیلمان پێ یاخود لە ماڵەکەمانە کەسێک ئۆتۆمبیلی پێ یاخود چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ لەسەرەوەی کە ئەم ئۆتۆمبیلە ماشەڵڵا ڕێژەی زۆر بووە لە ناو شارەکانە بۆ خزمەتی ئێمەیە بۆ نزیکردنەوەی هاتوچۆکانمانە بۆ کار و پیشەی ڕۆژانەمانە بەڵام ئەمە تەنها بەس نییە ئەی چی پێویستە ئەم ئۆتۆمبیلەش پێویستی بە پشکنینی ساڵانە هەیە والله بگرە پێویستی بە پشکنینی ڕۆژانە هەیە لای خۆمانەوەکو هاوڵاتی ینی ڕۆژێک تویتە دەرەوە لە بەردەرگا ئۆتۆمبیلەکە ڕاگرتووە ئێستا گەرمایە زستان شێوازێکی پشکنینەیە ئێستا گەرمایە لەوانەیە تۆ گەر بە مانگیش بۆ نیدی سیارەکە نەکردێتەوە بەست کۆمەڵە پشکنینەیە خۆ دەتوانێت بیکەیت بۆنی دەکەڵێ مەبزام ئەم دەبێ ئاویتیامەوە تیاینەمەوە یاخو گرفتێ دروست نەبوو یاخو تەقەڕقێکیانە ئەنجابی بم بەلای کەسیکە بەڵام بەشێوە گشتێکە ئەو پشکنینە چییە کە لە بەڕێبەرایەتی هاتوچۆ وەکو تایبەتمەندی و پێوەردایان ناوە کا بێ ئۆتۆمبیلێک بێ بۆ تۆی هاوڵاتی سەلامەت بێ لەسەر شەقام نەکەر بۆ خۆت بۆ خەڵکی کەش ئای زۆر جار ئۆتۆمبیل گرفتی تیا بووە لە شوێنێکە کارەساتێکی ناوتۆ چەندین ئۆتۆمبیل بەڕاستی یعنی بۆ نمونە ئەو کارەساتی لە کەرکوو ڕۆیە بەداخەوە ئەو ئۆتۆمبیلە باهەڵگرا ئەگەر بەردەوام خۆ قەزاقەدەر کەس نازانێت بەردەوام پشکنینی بۆ کرێ کەم و کوڕەکانی چارەسەر کرێ ئەو هەموو زریانی ناگەیان کەواتە بزانین پشکنینەکان چێ بۆی مەبەستە میوانداری زۆر بەڕێست مژدە عەلی ڕایەتی هاتوچۆ و ئەفسەر لە بەشی پشکنینی ئۆتۆمبیل بەڕێزان لای ئەمە میوانە کاک بشتێکیان زۆر سپاس زۆر بەخێر سەگەم تەواو بوو ینی خۆشمان نەتوانین پشکنین کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو پشکنینەی کە ساڵانە ئێوە شارەزایتان دێ و ئەزانن چییە خۆی لە چیا بینێتەوە بۆ ئۆتۆمبیلەکان خۆی سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە پشکنینی ئۆتۆمبیل یعنی ئەو کەسی کە ئەیکا بۆ شتێک نییە کە لێپرسینەوەی لەسەر کرێ کە ئەم کەسە کەمتەرخەم بۆی کە ئیهمالی کردووە ئەم پشکنین ئۆتۆمبیلە ئەو هاوڵاتیە ئەو شۆفێرەی کە ئەیکا مختصە بەخۆیەوە یعنی یەکەم شت بۆ سەلامەتی جانی خۆی سەلامەتی شۆفێرەکە سەلامەتی سەرنشینەکان و دواتریش بۆ سەلامەتی دەوروبەرەکەی ئەمە شتێکە یعنی ئەبێ کە ئەو کەسە خۆی متابعیکە و لە هەمان کاتیشە بەدەل لە ئەوەی کە سەلامەتی گیانیە و ئەبێ سەلامەتیکی مادیش بێ چونکە لە هەندێک حاڵەتە ئۆتۆمبیلیش یعنی ئەگەر وردی بکەینەوانێ بەدەر لەوەی کە عقلەکەی یان ڕۆحەکەیت یانە بەڵام وەکو جسمی ئینسان وایە وەکو جسمی مرۆڤ وایە یعنی بۆ نمونە ئەگەر پارچەیەکی بشکێ نەچی بەلایە ئیهمالی بکەی سێرەی ئەیا بە پارچەیەکی کە بۆ نمونە لە تاقم پێشیا کە باسی ئەوواکن ئەگەر بۆ نمونە بانسەکانی هەر لە بەسیترین شتەوە بانسی سیارەکە تیای نەمێنێ ئەچێتە سەر فلەنجەکە ئەچێتە سەر دیسکەکە دیسکەکە شەڕوشێنێ دوایەوە بێ تۆڕنەی کردیتەوە یعنی ئەگەر لە بیدایەتە فریای بکەوتە تووشی ئەم حاڵەتەی ناگەت ئەمە وەکو مادیەکەیڵین وەکو بواری ئابوووریەکەیڵێن دوایەوە ئەچێتە سەر ڕۆتەکانی دوای ئەچێتە سەر دەوڵی دوایەوە ئەچێتە سەر تەبەڵەکانی یعنی کەسێرەی بوشی تەبەڵە و هەمی تێک ئەچێ بەسەرێکە ئەمە لە بیدایەتەوە نەچوە چێکێکی بکاتەوانێ یعنی خۆی ئەبێ ئەو هاوڵاتیە خۆی واعی لەوە هەبێ و لە هەمان کاتیشە پشکنینی ئۆتۆمبیل ئەتوانین بڵێن چەند بابێکی هەیە بۆ نمونە ئەو ڕووداوانی هاتوچۆ کە ڕوویە بەشێکی سەرەکی ئەوەیە کە بەهۆی ئەوەی کە مەرجەکانی تونگتۆلی ئەو ئۆتۆمبیلە کۆمپلێت نەبوو و لە هەمان کاتیشە پشکنینی ئۆتۆمبیل ئەگەر بین باسی ئەوەی کەین بە شێوەیەکی گشتی لە ئینڤایرۆمنت یعنی ژینگەییەوە سەیریکەی بۆ ژینگەش یعنی زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکانمان هەیە کە ئێستا دووکەڵێکی زۆرەکە ئەگەر بێتە لای ئێمە چارەسەرەکەشی پێ و بۆشی تهدید دەکەینە کە ئەم هۆکاری ئەم دووکەڵەت ئایا دووکەڵی ڕەشە دووکەڵی بێجیە دووکەڵی سپیە دووکەڵی شینە یا دووکەڵی ڕەساسیە جۆری دووکەڵەکانیشی پێڵین و جۆری معالەجەکەشی پێڵین کاڵین هاوڵاتی بەڕێز شۆفێری بەڕێز ئەمە بەم شێوەیە معالەجە ئەکرێت و بۆ ئەوەی کە تەندروستی خەڵکیش نەکەوێتە بەر ئەوەی کە لێشاوی ئەم دووکەڵی سیارەی تۆ و لە هەمان کاتیشە سەلامەتی ئۆتۆمبیلەکەشتە و سەلامەتی گیفان و هەموو ئەو شتانە یعنی ئەتوانین لە پشکنینێکەوانێ هەر هەمیمان بۆ ڕێکرێتەوانێ باشە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان کاتێک دێنە لای ئێوە ئەیانەوێت هەر
یەکەم پشکنین دەربچێت ئۆتۆمبیلەکان ینی گرفتیان نەبێت نەچن بە دوایەوەی کە فیتەربیان بینێت و ئەمانە هەمیسا بەڕێزت پێمان بڵێ کاک مژدە کامیەک لە مەرجەکانی تون و تۆڵی ئەبێ لە ئۆتۆمبیلێکە هەبێت بۆی کە پشکنینەکان بەسەر کەوتوی وای ئەنجام بدرێت دەستخۆش بۆ پرسیارەکەەوە ئەو هاوڵاتیانی وەکو ئێمە کە لە سەرەتای باسمان کرد ئەبێ چۆن هاوڵاتیەک چۆن متابعی جسمی خۆیەکە فەحسی زەخت و شەکر و نازانە ئۆشتانەی خۆیەکات ئەبێ ئاواش متابعی ئۆتۆمبیلەکەی کە متابعی سیارەکەی کە چکە لەگەڵ ئەوەی سیارەکە گەر وەردیکەینەوە بۆ شخصێک ئەمان شخصێک نییە جاریوا لەوانێ 5 کەس لە سیارێکا سەرکەوانە لەبەرەوە ئەبێ زۆر ئاگامان لە تەندروستی سیارەکە بێ ئەمە چۆنیەک ینی شەر بەرەوە نییە بەس تەنها بانزینی تێکی تەنها بانزینی تێکیت و ئیتر ئیشی پێکەیت و بڕێ لانی کە مەتوانێت ئەو هاوڵاتیە ئێستا لە کاتێکە کە وەرزەکان ئەگۆڕێت لە گەرماوە بۆ سەرماروەکوی جەنابەت باس کرد ئەبێ ساڵانە ئەمانە چێکێکی ئۆتۆمبیلەکەی بکاتوانێ ئەوانی کە وەکوی کە بە بەڕێز باسی کرد کە چۆنیەتە لای ئێمە لە فەحسی کۆمپیوتەریا بۆ یەکەین بۆیە ئەگەر بەعسە شتێکی هەیە ئەو ئۆتۆمبیلە لە ڕێگەی بینینەوە ناکرێت لە ڕێگەی چاوەوە ناکرێت بۆیە وەکو فەحسی ئێرباک وەکو فەحسی ABS وەکو فەحسی مەچینە کە لە پلاک و لە ئەو بەشانی کە لە ناوی مەچینە لە تاقموار و پلاک و جۆزەکان و ئەوانە ئەمانە بە کۆمپیوتەرێکرێت دواتریش فەحسێکی کەمان هەیە کە ئەچێتە سەر جیازی هەزەکان کە ئەمانە دەبڵ و ڕۆت و تەگەر و ئەوانەی سیرەکەین و لە ژێریشەوە سیرەکەینەوانە ئەم سیارێ شیاوە بۆی کە بچێتە سەر جادە یاخود شیاو نییە بەدەر لەوەی کە ئەم عاملانی کە لە دایری مرور لە بەڕێبەراتی ئاچۆی سلێمانی کاتێک کە کەسێک هەڵەسێ بۆی کە تحویل تبدیل نەقل گۆڕینی ڕقم هەشتێک بکە ئەبێ لە لای ئێمە بە فلتەری ئێمە تێپەڕێەوە ئەو ئۆتۆمبیلەی چۆنەڵی باش بێت چاک بێ بۆ لێخوڕین بۆ سەر جادە ئەو کاتە ئێمە ئۆکەی ئێمەی لەسەر بدرێ ئەمانە لە ڕێگەی ئەم کۆمپانیای پشکنینانەوەیە کە ڕاستە و خۆ وەزارەتی ناوخۆ سەرپەرشتیە کات و ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ لەوێن و چاودێریەکی وردن بەسەرەوەی کە ناڵن ئەم شتانە تێپەڕێ کاتێکە سارێ ئۆتۆمبیلێکێت لە فەحسی دووکەڵی بۆکەین و فەحسی بۆنیت و جسم و هەموو هەیکەلی سیارەکەی بۆکەین چونکە هەر ئیزافەیە کە بکرێتە سەر سیارەیەک خۆی بۆ خۆی گرفتێکی بۆ دروستەکە دەستان خۆش بێ و هەرچ کارێکەکەن بۆ خزمەتی هاوڵاتیانەوە ئەوەی کە گرنگە ئێستا پرسیارێکە کە زۆر هاوڵاتی لای دروست بووە زۆر کەسەیە ئەوێ ئۆتۆمبیلێک بکڕێ بۆ منەر تەحەری شەڵا ئۆتۆمبیلێکە کڕێ باشە ئەم ئۆتۆمبیلە ئەهێنێ بۆ لای ئێوە سێرەکەی کەسێک کە پێ فرۆشێ گرنگ نییە بەلای ئۆتۆمبیلە پارچەیەکی خستۆتە سەر پارچەیەکی عادیە یاخو شوێنێکی شکاوە پارچەیەکی خستۆتە سەر بە پرەپارێکی کەم لەوانەیە بۆ ئەم نەگونجاو بێ وەکو خاتونێ لەسەر شەقام لێ خوڕێ تووشی شتێک بێ پێوەی ئێوە تا چەند پشکنین بۆ کوالێتی پارچەکانەکەن بۆی کە بزانێ ئەم سیارێ بچێتە سەر شەقام بۆ هاوڵاتیە سەلامەتە بۆ سەرنشینەکانی سەلامەتە لە ڕووی کوالێتی وچکە ئەگەمە بەسەکەم ڕوونترکەمەوە زۆر کەسەیە کە ئۆتۆمبیل کار و فرۆشتنی ئۆتۆمبیل کوڕی نەکات کۆمەڵشتی بۆ چاکە شتەکان بە پرۆپارێکی کەمە بەڵام لەوانێ لەسەر شەقام کارە ساتێکی گەوری لێ بکەیت ئێوە تا چەند پشکنینەکەن بەڵە بە دڵنیایەوە هەر ڕێک تەیدەن بۆ ئەو پرسیاری جەنابە کە خۆی لە پرسیارەکەش تایانی جۆرێک لە تەفاسیلیشی تیا بوو هەندێک کەس لەوانەیە کە جاری وایە ئۆتۆمبیلێک ئەفرۆشن لە ئێمە بە شێوکی گشتی باسی ناکەن بەس بە باسی کەسە بێ و ویژدانەکانەکەن یەک کەس زۆرە بۆی کە ژینگە تێگا ئەبینی سێرەکە سیارەکەی دووکەڵەکە بەڵام ئەیبینێ کە ئەیفرۆشێ بە هاوڵاتیەک ئەچێت سێرەکە جۆرە مادەیەکە کاتە ناو ڕۆنی سیارەکەەوە بۆی بە شێوەیەکی کاتی نێڵە چەند ڕۆژێکە و دوای دەست چەند ڕۆژەکە و نێڵە دووکەڵکە یاخود ئەچێ ڕۆنی سیارەکە کەم ئەکاتوانێ ڕێژەی ڕۆنەکە وەلەو ئەمانە ببورە کە باسی شێگەن ئەتسم ببێ بە فێڵیش خەڵک فێر بێ بەڵام ئێمە بێ خۆمان پێش فێڵەکە بکەوین ئەچێ ڕۆنی سیارەکە کەم ئەکاتوانێ خۆی تۆ ئەم ڕۆنی سیارەیە کەم کەیتەوانێ وەکوە مرۆڤێک نیوەی خوێنی تیاابێ ئەم ڕۆنە بۆ کەمەکرێتەوە ڕۆنەکە کە کەم ئەکاتوانێ بۆی کە زەخت لە سیارەکەش کرێ دووکەڵ نەکە تێگەی بەڵام لە هەمان کاتە خۆی بۆ خۆی خراپە بۆ نمونە ئەگەر مەچینەی سیارێک بۆی دانراوە 4 لیتر و نیو ڕۆنی تێکە بەڵام ئەو کاتێک کە بیوێ تیجارەتێکی پێوەکە کاتی کڕین و فرۆشتنەکەیەتی ئەوانە لەم کاتەیە بچێت 2 لیتر ڕۆنی تێ بکە ئەتو هەرچەنە پێی لێ وەکو دووکەڵ ناکە بەڵام لە هەمان کاتە بۆ پارچەکانی ناو سیارەکە بۆ پستۆن و بۆ کەوەر و ئەوانی کە ئەم ئاسنانی کە لە ناوە جوڵەکە هەمی لێخشاندنەکە هەمی ئیندیسارەکە هەمی تێکچوونەکە بەڵام هەندێک کەس لەوانەیە بێویژدانانە ئەوە بکە یا هەندێک کەس ئەوێ
چۆنەڵێ عبور بێ لە فەحسەکە بەس لە فەحسەکە دەرچێکە دووکەڵ ناکات ئێوە پشکنینانە باڵێ ئێمە ئەوانەش دەکەین و بە حەدی خۆی بزانین ئایا کەم کراوە زۆر کراوە و لە هەمان کاتیشە ئەو پشکنینی ورتریش ئەکەین کە هەندێک لەوانە جاری وا هەیە هاوڵاتێکە هەر خۆی دەرکی بۆ نەکردووە کە سۆندەیەکی ئستۆپی ڕزیوە ئەمە خۆی کارەساتە نێتەوە ینی سۆندێکی پارچە پلاسیکی لە بستونیوەک تێپەڕ نابێ بەڵام ئێمە پێڵین بڕۆ ئەوەت بگۆڕە چکە ئەگەر ئەوەت نەگۆڕی برێکت یان نامێنێ ئستۆپت یان نامێنێت دواتر تووشی سێرەکی یعنی بۆ ئەلگەل لە ڕوویەکی مادی و حسابیکەین بۆ 50,000 دینارێک ئەگەر بە حەق دەست و بە هەموو شتێک سێرەکی لەوانەیە کارەساتێ بوونێتوانێ بۆی ئێمە پێشتر پێڵین ئەمانە بکە ئەم شتانە بۆ چارەسەرکە لەبەرەوە ئەوە بە شێوەیەکی گشتی وە ئەتوانێت ینی هاوڵاتیەکانیش بۆ نمونە ئێستا هەر لە وەکۆی کە باسمان کرد لە گۆڕینی جەوەکانەوانێت لە ئێستا لە جەوێکی هاوینیان لە جەوێکی گەرمان ئەبێ بزانێت کە لە گەرما تای سیارەکەی ئەبێت چەندێ هەوای تیابێ چونکە نابێ وەکو ئەو هەوایی کە لە زستانە بۆ ئەوە بێت چکە لەوانەیە ئەو هەوایی کە لە زستانە تێت کردووە تاکەت بتەقێنێ بۆیە بێت لە ینی بە شێوەیەکی نمونەی وەریەکدین ئەبێت لە هاوینە تای سیارەکەی لە 37 بار زیاتر نەبێت 38 بۆ ئەگەر زیاتر بێت ئەبێتەوە هۆی تەقانی تایەکە یاخود سوانی تایەکە لەو کارەساتانە نێتەوە ئەوە وەکوی کە وەکو زانیاریە کە هاوڵاتیەکان ئەتوانێت خۆی بۆ نمونە بەیانیان پێشەوەی بچێتە سەر ئیشی سەردەوامی ئەتوانێت بۆنیتەکەی هەڵاتوانێت بۆی بزانێت کە ئاژەڵێکی وەکو پشیلێ شتێک نەچۆتە ناویەوانێ یاخود لە پانکە و جێی پانکە و شتەکانی دوایی کارەساتی بۆ نێتەوە بە دەوری سیارەکە بخولێتەوە بزانێت کە هەموو تای سیارەکەی پڕ لە هەوا بچێتە سەر ئەژنۆ سێرێکی ژێرەوە بزانێت کە ڕۆنی سیارەکە لێ ناچێت و سێری بۆنیتەکە کە بزانێت کە 5-6 دەبۆمان هەیە دەبۆی ئاومان هەیە دەبۆی فڵچەمان هەیە و دەبۆی ڕۆنەکەمان هەیە ئابزانێت کە ئەمانە هەمی لە حەدی خۆیەتی ئەنجا ئەتوانێت بە کۆمپلێتی دەرچێت دەستەکانە خۆش زۆر سپاس کاک دەبەی وای ئەوەی کە لە هەمووی گرنگتر هیچ کەسێکمان وەکو هاوڵاتیەڵێ پێمان ناخۆش نەبێ کاچینە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ قایمێکمان بۆ کەن کاک مژداڵێ بڕۆ ئەم شتانە و چاکە لەبەر سەلامەتی خۆتە بۆ کاک مژدە نییە بۆ خۆتە بۆیە هەمومان بتوانین پابند بین بە ڕێنمایەکانی ئەوانەوە و پابند بین بەوەی کە چۆن لەشی خۆمانە پارێزی کاک مژداڵێ ئاواش بتوانین ئۆتۆمۆبیلەکەمان پارێزین بۆی کە گرفتمان بۆ دروست نەکەو توانین هیچ کەسێک تووشی هیچ گرفتێک نەبێ دووبارە سپاس بۆت دەست خۆش بێ کاک.